داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان پەشی ئەو هەموو موچە ناکات داهات بەشی و هەموو موچەیە ناکات. ئەما وتێ وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانە. سوورین لەسەر بەردەوام بوون لە ئەنجامدانی چاکسازی و ڕێگریکردن لە بەهەدەردانی سامانی گشتی. حکوومەتی هەرێم هەر باسی چاکسازی دەکات کەچی بندیوار و دوو موچە و سێ موچەش هەر بوونی ماوە. کابینەکەی نیوەی تەمەنی خەریکە تەواو دەبێت کەچی چاکسازی هەر ناو دەنگۆیە و تا ئێستا نەبووە بەکردار. کابینەی نوێیەم تاکە چارەسەری کورتێنانی بودجەی هەرێمی کوردستانی بەستۆتەوە بە ناردنی بەشە بودجە لەلایەن بەغداوە. کابینەی نوێیەم داهێنانی قەرزیشی بەسەر هاوڵاتیان زیاد کردووە و تا ئێستا 28 ملیار قەرزار بوو، بەڵام بۆ موچەم جارەش 205 ملیۆن دۆلاری قەرز کرد. داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان پەشی ئەو هەموو موچە ناکات، بۆیە کورتهێنانی هەیە لە دابینکردنی ئەو بڕە پارەیە کە بۆ موچە تەرخان کراوە کە وەکو دەزانن 755 ملیۆن دۆلارە. حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا 355 ملیۆن دۆلار کورتهێنانی هەیە و تەنها 400 ملیۆن دۆلاری ئێستا لە وەکو داهات لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ پڕکردنەوەی ئەو کورتهێنانە نزیکەی 205 ملیۆن دۆلار قەرز دەکات. لە تەواوی حکوومەتەکانی جیهان کاتێک حکوومەت ناچار دەبێت پەنا بۆ قەرزکردن ببات، دەبێت ڕێژەی قەرزەکە و چۆنێتەکەی لە پەرلەمانەوە دیاری بکرێت بە یاسا ڕێک بخرێت. نزیکترین نمونەش بۆ ئەم باسە حکوومەتی عێراقە کە لە ماوەی ڕابردوو کورتێنانی بودجەی بۆ دروست بوو، داوای لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرد کە بە یاسا کێشەی کورتێنانی بودجەی بۆ چارەسەر بکەن. دەبێت دەستە سەرۆکایەتی پەرلەمان هەڵوێستی هەبێ. ئەندامێکی لیژنەی یاسایی پەرلەمانیش دەڵێت حکوومەتی هەرێم بە تەواوەتی شکۆی پەرلەمانی شکاندووە و هیچ حسابێک بۆ پەرلەمان ناکات. ئەمەش دەگەڕێنێتەوە بۆ لاوازی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاسا سەڵاحێتیەوەی نییە قەرزکە، دەبێت لە پەرلەمان دەستی حکوومەت دواڵاکە بۆ قەرزکردن، ئەویش بە تەحدید بە دیاریکراوی. پەرلەمان بڕیار دەدا ئەوەندە قەرزە حکوومەت پێویستێتی یاخود پێویستی نییە. پەرلەمان دەتوانێت قەرزەکە کەم کاتەوە یاخود زیادی بکە. ئەو بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان کە 205 ملیۆن دۆلاری قەرز کردووە، ئەو بڕیارێکی نایاساییە و نادەستوریشە. حکوومەتی هەرێمی کوردستان تەدەخولی دەسەڵاتی یاسادانانی کردووە و نابێ پەرلەمانی کوردستان لە ئاس ئەو تەدەخولە بێدەنگ بێ. لە گوتاری دەست بەکاربوونم لە پەرلەمانی کوردستان ئاماژەم بەوەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ملیارد دۆلار قەرزارە کە بڕی 27 ملیارد دۆلارە. سەرۆکی حکوومەتی هەرێم لە پەیامێکی ڤیدیۆییدا ڕایگەیاند 27 ملیارد دینار قەرزارن. دوای ماوەیەکی کەم راپۆرتێکی بۆ پەرلەمانی کوردستان ناردوو، لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کرابوو کە حکوومەت 28 ملیار قەرزارە. بەپێی زانیاریەکانی پەیامیش بێت تا ئێستا ئەم 28 ملیارش بووە بە 32 ملیار و چاوەڕوان دەکرێت. ئەگەر حکوومەت زوو نەتوانێت قەرزەکان بداتەوە، قەرز بەسەر هاوڵاتیانەوە زۆر زیاتر بێت و مانگ لە دوای مانگیش زیادەیە چێتە سەر. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.